ئەلۆ ئەم کاتەوە باش مامۆسا باشتر میدیا خان من سپاس دەکەم تۆ ئەگەر ئەو چاکەیەم لەگەڵا بکەی نازانی بۆ ئێمەی گەنج چەند بە سوودە کاتێک ئەو پیاوە بە ساڵە چوانە چیرۆکی ژیانیان بۆ ئێمە ئەیگێڕنەوە دەربارەی ئەو هەموو چیرۆکە گەورانەی کەوا لە پشتی ئەو پیاوە بە ساڵە چوانەوە هەیە ئێمەی گەنج کاریگەری باشمان لەسەر ئەبێ ئەوان زۆر ژیانی ئەستەمیان بڕیوە بەڕاستی سپاس دەکەم ئەگە بتوانی ئەو هاوکاریان بکەیت من پێویستیم بەوەیە وڵا کاکە گیان کەس ئامادە نییە قسام بکە ئەوانە کۆمەڵێک پیر و بە ساڵات چوون کە تااقەتی هیچ شتێکیان نییە نەخۆشن تااقەتیان نییە هیچی ئامادەنین میدیا خان من ڕۆژنامەنووسێکم هەمیشە ئەمێ بابەتەکانم جیاواز بێ وەکو بابەتانی خەڵک نەبێت من کار لەسەر ئەوە دەکەم چینی گەنجی ئێستا بەرەو پێشتر بڕۆن کاکە گیان تۆ بۆ لە من تێناگەی پێت دەڵێم ئەوانە هیچیان ئامادە نین قسام بکەن تۆ یەک هەفتەیە واز لە من ناهێنی بەڵام مامڕەشیدێک هەیە وا بزانم بتوانم قەناعەتی پێ بکەم قسەت لەگەڵ بکە مەمنونم زۆر سپاس زۆر سپاس دە باشە دوای ئاگادارت دەکەمەوە خوات لەگەڵ ئەلۆ بەڵام میدیا خان مامڕەشیدم بۆ بنێرە زۆر باشە بەسەر چاو ئێستا دەینێرم سوپاس من ناوم شابازە ماوەی 5 ساڵە ڕۆژنامە نووسم من بابەتە ڕۆژنامە نووسیەکانم هەمیشە سوودی بۆ کۆمەڵگا هەبووە هەرگیز بۆ ڤیو کارم نەکردووە من بە دوای بینەر و خوێنەر ناکەوم بەڵکو ئەوان بە دوای خۆمدا ڕادەکێشم لە زۆر کەناڵ و پەیج و سایتەکان جێگام نابێتەوە چونکە بەشێکی زۆر لە دەستگا و ڕاگەیاندنەکان بە دوای ئافرەتی مۆدێل و تیکتۆکچی و پیاوی زمان شڕ و مهەڕیج و پیاوی جنێ و فرۆشدا دەگەڕێن دیداری ڕۆژنامەوانیان لەگەڵدا دەکەن بەڵام من وانیم دەمەوێت کۆمەڵگا هۆشیار بکەمەوە نەک وێرانی بکەم